نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. بێبەشبوون لە نەزەری ئیلاهی. دووەم تابلۆ بریتیە لە وەلا ينظروا إليهم. خوای گەورە تەماشایان ناکات لەو ڕۆژەدا کە لە هەموو کات زیاتر پێویستیان بەلاکردنەوەی پڕڕەحمەت و بەزەییە. خوای گەورە جەلە جەلالوهو بە هیچ شێوەیەک بەڕوانینی ڕەحمەتەوە بۆیان ناڕوانێت. لەو ڕۆژەدا هەندێک ڕوخسار لە خۆشیدا گەش و درەوشاون، هەندێکی تریش گرژ و مۆنن. بێگومان کۆمەڵەی دووەم لەو جۆرە کەسانن کە خوای گەورە بە نەزەری ڕەحمەت بۆیان ناڕوانێت. لەو ڕۆژەدا کە هەر کەسە و بەناوی خۆیەوە بانگ دەکرێ و هەر یەکەو لە ڕێگەی هۆکارێکەوە ڕزگاری دەبێ، حاڵی ئەم بەدبەختانەی کە تەماشایان ناکرێ دەبێت چەندە جەرگ بڕ و دڵتەزێن بێت. سزای دەنگدابڕینەکەی کەعبی کوڕی مالیکتان بێتەوە یاد، لەگەڵ ئەوەشدا کە دەنگدابڕینەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماوەیەکی زۆر کەمی خایەن، کەچی دنیای لێ هاتەوە یەک و خۆشی و ئەوانەشی ڕووداوەکەیان دەبیست پەژارە دایدەگرتن. بەڵام ئەو کەسانەی ئێمە قسەیان لێ دەکەین بۆ هەتایە شایستی ئەم چارەنووسە دەبن. ئامان خودایە، دۆزەخیش ئەوەندە سامناک نییە؟ نەڕوانینی ئەو پەروەردیگارە خاوەن میهر و سۆزی ڕەهایە بۆ تەنها ساتێکیش ڕووە و مرۆڤ چ سزایەکی گەورە و چ چارەنووسێکی داچڵەکێنەرە. ئێمە بڵێن چی؟ ئاخر چی چاندبێ هەر ئەوە دەدووریتەوە؟ ئەوانەی چاکەیان چاندووە چاکە و ئەوانەشی خراپەیان چاندووە خراپە. بێبەشبوون لە تەزکیە. حاڵەتی سێمیش بریتیە لە وەلا یوزەکیهم. خوای گەورە پاکیان ناکاتەوە یاخود بڕیار لەسەر پاکێتیان نادات. بەڵێ وایە پێویستە ئادەمیزاد لێرە واتە لە دنیادا پاک ببێتەوە تا ئەوەی بەو پەڕی پاک و خاوێنیەوە بڕواتەوە ئەو دنیا، واتە پرۆسەی پاک بوونەوە لە خەوشی گوناه و تاوان لە دنیادا بەجێدێ، گەرنا لە ئاخیرەتدا تەنها دۆزەخ مرۆڤ پاک دەکاتەوە. جا بۆیە خوای گەورە تەزکیەشیان ناکات. مرۆڤ تەنها یەک جار دێتە گۆڕەپانی تاقیکردنەوەوە و تەنها یەک دەرفەتی سەرکەوتنیشی پێدەدرێت. جا هەر کەس بەباشی سوود لەو دەرفەتە وەربگرێ براوە دەبێت، هەر کەسیش فەرامۆشی بکات دۆڕا و مایەپووز دەبێت. لەم نێوەندەشدا هەڵبژاردەی سێم بوونی نییە. ئەم مرۆڤە داماوەی کە ڕوح و ویجدان و لەتیفەی ڕەبانی و سڕ و خەفی و ئەخفا و هەموو هەست و نەستەکانی تری بە وێنەی نەخۆشیە مادیەکانی حەزرەتی ئەیوب عەلەیهی سەلام داوەشیوە و هیچی بەسەر هیچەوە نەماوە، لەو ڕۆژەدا چاو بە حاڵی پەرێشانی خۆیدا دەجێڕێ و بە دوای هیوایەک بە شوێن دەرفەتێکدا دەگەڕێ. داخۆ بتوانم لە ژێرباری تاقەت پڕوچێنی تاوانەکانم قوتارم بێ، تۆ بڵێ لە عارەقی تاگەر و هاتووی شەرمەزاری سەرپێچەکانم بە پاکژی بێمەدار. عاقیبەت سزایەکی بەسوێ. عاقیبەتیشیان وەلەهم عەذاب و ئەلیم، سزایەکی بە ئێش و ئازاریان بۆ هەیە. لەگەڵ هەر هەنگاوێکیان خۆیان لە بەرامبەر سزا و ئەشکەنجەیەکی بەسوێدا دەبیننەوە. سزایەک کزە لە جەرجی مرۆڤ دێنێ و سوێ دەخاتە دڵیەوە. ئیدی بەم جۆرە خۆیان لە جێژا و چاڵی سزایەکی وەهادا دەبیننەوە. داخۆ دەبێ ئەو سێ تاخمە چێ بن کەوا دووچاری ئاوها سزایەک دەبنەوە. چێن ئەوانەی کەوا خوای گەورە نایان دوێنێت و بۆیان ناڕوانێت و پاچیان ناکاتەوە. ئەوانە چێن کە سزایەکی بەسوێیان بۆ ئامادە کراوە. هەر بۆیە ئەو کەسەی تا ئێرە فەرمودەکە دەخوێنێتەوە خولیا و تاسەیەکی بێوێنەی تێدا دەبزوێت، ئیدی ئێستا سەر تاپای بووەتە پارچەیەک لە سەرنج و هەموو هێز و مەراق و پشکنینی خۆی خستووەتە حاڵەتی ئامادە باشیەوە. اینجا ڕاستەوخۆ بە دوایدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ المسبل ئیزارەه، ئەو کەسەی لە ڕۆیشتندا پۆشاکەکەی لە زەوی دەخشێنێت. ئەمەش خوازەیە بۆ لوودبەرزی و خۆبەزلزانی. بێگومان لە مێژووی ڕۆما و یۆنانیەکاندا دیمەنی ئەو کەسانەتان دیوە کە دامێنی پۆشاکەکانیان بە دوای خۆیاندا دەخشێنن. تەنانەت ئەم حاڵەتە لە فیلمەکانیشیاندا دەردەکەوێت. بەڵام ئەوەی لێرەدا گرینگە خشانی چمکی پۆشاک نییە، بەڵکو بەهێماکردنی ئەم دیاردەیەیە وەک گوزارشتێک لە فیز و خۆبەزلزانی مرۆڤەکان. جا خۆ مەبەستی فەرمودەکەش هەر ئەمەیە. خۆبەزلزانی و لوودبەرزی. چەندین ئاەت و فەرمودەی پیرۆز باز لە خۆبەزلزانی و لوودبەرزی دەکەن و ڕوونیان کردوتەوە کە چ دەردێکی سامناکن و چ ئەنجامگەلێکی سامناکیشیان لێ دەکەوێتەوە. ئەوە تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لە فەرمودەیەکدا دەفەرموێ
لا يدخل الجنة من كان في قلبه مثقال حبة من خردل من كبر. هەر کەسێک هێندەی دەنکە خەرتەلەیەک خۆ بە زلزانین لە دڵیدا هەبێ ناچێتە بەهەشتەوە. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خوای گەورە جەللە جەلالوو ڕێگاکانی هیدایەتی بەڕووی ئەو کەسانەدا داخستووە کە بە ئەندازەی گەردیلەیەک خۆیان پێ گەورەیە و فیز لێ دەدەن. ئەوە تا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ: سأصرف عن آياتي الذين يتكبرون في الأرض بغير الحق وإن يروا كل آية لا يؤمنوا بها وإن يروا سبيل الرشد لا يتخذوه سبيلا وإن يروا سبيل الغي يتخذوه سبيلا ذلك بأنهم كذبوا بآياتنا وكانوا عنها غافلين. ئەو کەسانەی بەناحەق فیز لێ دەدەن لە زەویدا و خۆیان بە گەورە دەزانن لەمە دوا ڕووی دڵیان وەردەچەرخێنم لە تێگەیشتنی ئاەت و فەرمودەکانم. خۆ ئەگەر هەموو موعجیزە و بەڵگەکانیش ببینن هێشتا هەر ئیمان ناهێنن. خۆ ئەگەر ڕێی ڕاستیش ببینن هەر پەیڕەوی نابن. بەڵام ئەگەر ڕێی گومڕاییان بەرچاو کەوت دەست بەجێ دەیگرنەبەر. ئەمەش لەبەر ئەوەیە کە ئەوان بڕوایان بە ئاەتەکانمان نەکرد و لێیان بێ ئاگا بوون. کیبر و خۆ بە زلزانین پەردەیە کە بەسیرەت و بینایی دڵچوێر دەکات. ئەو ویجدانەی وا بووەتە مۆڵگەی کیبر. ئەو موعجیزە و کارە دەراسەیانە نابینێت کەوا لە پەڕە بە پەڕەی پەڕاوی مەزنی بوونەوەراندا بە مەرەکەبی توانست و دانستێکی ڕەها نەخشێنراون. چ جای ئەوەی پێیان پێبەرێت و لێیان تێبگات. ئاخر کە بەسیرەت کوێر بوو بەسەر چی بکات لە ئیدراک. گەورەی تەنها بۆ خوای گەورەیە کەوا بێکەی گونجاوە بە چاوی لێبوردەیەوە بڕوانرێتە ئەو کەسەی حەقیقەتێکی وەها مەزن کە ڕۆژی 5 جار لە منارەکانەوە بە وێنەی ئاوی ژیان دەچۆڕێتە ویژدانەکانیەوە بداتە پاڵ کەسان و شتانی تر. لە فەرمایشتێکی قودسیدا خوای گەورە دەفەرموێ: الكبرياء ردائي والعظمة إزاري فمن نازعني واحدا منهما قذفته في النار. کیبریا ڕیدامە و عەزەمەتیش ئیزام. هەر کەسێ لەم بابەتەدا بکەوێتە ململانێەوە لەگەڵمدا سەرشۆڕی دەکەم و فڕی دەدەمە دۆزەخەوە. کیبریا بەواتای گەورەی و شکۆمەندی دێ. یەکێکە لە سیفاتە بەرز و بڵندەکانی خوای گەورە. پۆشاکی دەرەچی و ناوەچی بۆ ئادەمیزاد چی بگەێنێت. کیبریا و عەزەمەتیش بە جۆرێک کە چۆنیەتەکەی لای ئێمە نەزانراوە هەمان شت دەگەێنن بۆ پەروەردیگار. هەر کەسیش بێوێ ئەم سیفاتانە لەگەڵ خوای گەورەدا بەش بکات خوای گەورە بە سزای شایستەی خۆی دەگەێنێت و دەیخاتە ناو دۆزەخەوە. بە خەیاڵت دانەیەت کە ئیمان لە دڵێکدا سروەت بگرێ کە خەوشی کبری لێ نیشت بێ. بەواتایەکی تر هەرگیز ئیمان بەخوا نابێتە هاونشینی دڵێک کە جگە لە خوای گەورە عەززە وەجەلە شتێکی تر تێیدا سروەت بێ. جاییتر ئەمەش حاڵی ئەو کەسەیە کە خۆ بە زلزانی و لودبەرزی لە هەڵسوکەوت و ڕەفتارەکانیدا ڕەنجی داوەتەوە. هەر بۆیە لە فەرمودەکەشدا کەسایەتی و ئەدگاری ئەو جۆرە مرۆڤە لەسەر شێوەی ئەو کەسەی لە ڕۆیشتندا پۆشاکەکەی لە زەوی دەخشێنێت وێ ناکراوە. منەتکار کەسی دووەم یان کۆمەڵەی دووەم بریتیە لە مەننان. ئەم مرۆڤە خوای گەورە ماڵ و سامانێکی پێبەخشیوە تاوەکو چۆن خۆی دەی سوودمەند دەبێ ئاواش سوود بە دەوروبەرەکەی بگێنێت و بیبەخشێت بەوانیش تا لە بەرامبەریشدا خوای گەورە 1/1000 پاداشتی بداتەوە. بەڵام ئەم مرۆڤە هەرخۆشی تێنەگەیاندووە و هیچی نەبەخشیوە. گەرجار بەجارێکیش شتێکی بەخشی بێ ئەوەشی بە منەتکردن پوچ کردوێتەوە. لە بیری چوو بۆەوە کە چ خۆی و چ سەروەتەکەشی بەندە و مڵکی پەروەردیگارن. ئەمە لە کاتێکدا کە هەموو ئەرکێکی ئەو خۆی لەوەدا دەبینێتەوە کە مڵکی خوای گەورەدا بەش بکات کەچی ئەو هەروەک ئەوەی خاوەن مڵکی ڕاستەقینە بێت کەوتە شەیدایی منەتکردن بەسەر خەڵکیەوە. ئای ئەوە چ غەفڵەتێکی گەورە و چ کەوتنێکی ترسناکە. ڕاستە خوای گەورە جەللە جەلال و سەروەت و سامانی پێبەخشیوە بەڵام ئەو سەروەت و سامانە مافی کەسانی تریشی پێوەیە کەچی ئەم مرۆڤە دێت و ڕەزیلی دەکات و دەستی دەنوقێنێ. خۆ ئەگەر شتێکیشی لەدەست بێتەوە ئەوە منەتی پێوە دەکات و دەیداتەوە بە چاوی بەرامبەرەکەیدا. مەگەرنەی دەزانی کە ئەگەر هەر هیچیش نەبەخشێت بەڵام بەڕوویەکی خۆشەوە ئەو کەسە لە کۆڵ خۆی بکاتەوە کە داوا دەکات لەو سەدەقە و بەخشینە باشترە کە ئازاری بەدووادا دێت. ئەوە تا قورئانی پیرۆز دەفەرموێ: قول معروف ومغفرة خير من
صدقة يتبعها أذى. قسە و گفتارێکی جوان و شیرین و چاوپۆشێک لە هەڵا چاکترە لەو سەدەقە بەخشینەی کە ئازاری بەدوادا دێت و منەتی لەگەڵ بێ. مەنان لە هەمان کاتدا مرۆڤی ڕژد و دەستنوقاویش دەگرێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە ڕژدی و ڕەزیلی مرۆڤ لە خوا و لە بەهەشت و لە خەڵکیش دوور دەخاتەوە. بەڵێ دووری دەخاتەوە و لە دۆزەخ نزیشی دەکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا لەبارەی ڕەزیلیەوە دەفەرموێ: البخيل بعيد من الله، بعيد من الجنة، بعيد من الناس، قريب من النار. مرۆڤی چروک و ڕەزیل لە خواوە دوورە، لە بەهەشتەوە دوورە، لە خەڵکیش بە دوورە و لە دۆزەخیش نزیک. سزایەک لە ڕەگەزی کردار. لە فەرمودەکەدا یاسایەکی ڕەوانبێژیمان بەرچاو دەکەوێت کە پێی دەڵێن اللف والنشر المرتب، واتە دەستەواژەی وەلا ينظر إليهم ڕووی لا مەنانە. ئەوە تا هەردووشیشان لە ناوەڕاستدا هاتوون. یەکەمین و دوایەمین دەستەواژەش دووبارە دەڕواننە یەکتری. لەمەوە دەتوانین ئەم ئاماژە ڕەوانە هەڵبێنجێنین وەک چۆن کەسی منەتکار لە دنیادا بە چاوی بەزەیەوە نەیدەڕوانیە خەڵکی و گرنگی پێنەدەدان، ئەگەر جاروباریش بیبەخشیایە ئەوە دەیدایەوە بە چاویاندا و پوچەڵی دەکردەوە. لە ئاخیرەتیشدا ڕووبەڕووی سزایەک دەبێتەوە کە لە هەمان ڕەگەزی کردارەکەیەتی و خوای گەورەش جەلە جەلالوهو بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵدا دەکات. ئەوانەشی کەوا بەلوودبەرزی و خۆبەزلزانیەوە بە ڕێگادا دەڕۆن و دامێنی پۆشاکەکانیان بە زەویدا دەخشێن و بێ زیان نایەت قسە لەگەڵ کەسدا بکەن، با باش بزانن کە خوای گەورە لە قیامەتدا قسەیان لەگەڵدا ناکات. با ئەمە بزان و بەو ڕێگەیەدا نەڕۆن کە دەیانگەیەنێتە ئەو سزایە. کەسی سێمیش ئەو مرۆڤەیە کە بە درۆ و بە پاڵنەری هەستێکی نامەردانەی وەک دابینکردنی بەرژەوەندی دنیایی سوێن دەخوات. ئەمە سەرباری ئەوەی کە سوێن خواردن تەنانەت لە کاتی ئاساییشدا دروست نییە و دەیەوێت لەم ڕێگەیەوە برە و بە ماڵەکەی بدات و بیفرۆشێت. ئەمەش ئەو سێمین تابلۆیەیە کە مرۆڤ ڕاپێچی چارەنووسێکی ڕەش دەکات و دەیخاتە بەر هەڕەشەی ولا يزكيهم والمنفق سلعته بالحلف الكاذب. گزارش لە کۆمەڵەی سێم دەکات. هەروەک لە سەریشەوە ئاماژەمان پێدا ئەمانە کەسانێکن وا دەزانن لە کاروباری بازرگانیدا لە ڕێگەی درۆوە قازانج دەکەن و باوەڕیشیان وایە کە بە سوێندی درۆ خەڵکی هەڵدەخەڵەتێنن. بەڵێ ئەو سێمین کۆمەڵەش کە شایستەی سزان ئەمانن. جا ئێستا تەماشایەکی ئەم جەوامع الکەلیمەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەن و لە ناخی دڵتانەوە بڵێن فەصەدەق ڕەسوول الله. دووپاتکردنەوەی ئەمەش لە پاش هەر فەرمودەیەک قەرزی ئەستۆمانە. هەموو دەربڕینێکی ئەو زاتەوامان لێ دەکات کە بڵێین محەممەد ڕەسوول الله. بەڵای زمان و عیفەت. لە فەرمودەیەکی تردا کە ئیمامی بوخاری لە سەحیحەکەیدا ڕیوایەتی کردووە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام دەفەرموێ: من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة. هەرچێ سەبارەت بەوەی لە نێو هەردوو شەویلگە و لە نێو قاچەکانیایەتی پەیمانم بداتێ و بۆ مزامن بکات، منیش بەهەشتی بۆ زامن دەکەم. ئەو کەسەیەم قسەیە دەکات پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەو لە هەموو کەس باشتر دەزانێ کە مرۆڤ توانای کەفالەتی چی هەیە و چیشی لە توانادا نییە. جا ئەگەر فەرموو بێتی گەرەنتی بەهەشت دەکەم، ئەوە بە دڵنیاییەوە دەیکات. ئەوە تا دەبینین کاتێک کەسێ لەبارەی هاوڵێکی بەڕێزی وەک عوسمانی کوڕی مەضعون ڕەضای خوای لێبێ کە بە برا ناوی بردووە و لە باوەشی گرتووە دەڵێت بووی بە باڵندەی بەهەشت و جێتێشتین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرپەرچی دەداتەوە و دەفەرموێ: من سەرباری ئەوەی پێغەمبەری خوام کەچی هێشتا نازانم چۆن مامەڵەم لەگەڵ دەکرێت، تۆ لەکوێ وەزانیت ئەو بەهەشتیە؟ ئەمە ئەوە دەگەیەنێت کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵێنی بەهەشت دەدات بەو کەسەی کە بەڵێنی پاراستنی نێوان دەم و داوێنی داوە و بەڵێنەکەیشی دەباتە سەر. ئەمە هەروە و لە خۆوە نییە، بەڵکو بەڵێنێکی وا بە دڵنیاییەوە پاڵی داوە بە هەواڵێکەوە کە خوای گەورە پێڕاگەیاندووە. جاخۆ ئەو سەروەرە هەرگیز بە گوێرەی ویست و ئارەزوی خۆی بەدەم خواوە قسەی نەکردووە، کەوا بێ
فەرمایشتەکانی خودی حەق و حەقیقەتن. ئەو بەڵێنانەشی کە داونی هەر ئەوەندەی ڕۆژیان هات هەموویان وەک خۆیان دێنەدی. ئەگەر تۆ توانیت پارێزگاری ئەو زمانی نێوان شەویلگەکانت بکەیت و نێودامێنت بپارێزیت و بە عیفەتەوە بژیت، ئەوە بێ هیچ دوو دڵیەک دەڵێم کە ئەگەر لە ڕۆژی دواییدا زەبانیەکان هۆڵبەستیان کردیت و بەرەو دۆزەق ڕاپێچیان کردیت، ئەوە دەتوانیت تا دەنگت بڕدەکات هاوار بکەیت و بڵێیت من ڕەسوول الله کەفالەتی کردوم. دڵنیا بە ئەم هاوارەت بێهودە نابێ و دەبینی کە چۆن شەفاعەت و کەفالەتی حەزرەتی محەممەد المستەفا عليه السەلاتی وەسەلام دەگاتە فریاد. نوری نەمر